بەغدا ستراتیژێکی نوێ بۆ کۆنتڕۆڵکردنی نەوت و پەراوێز خستنی هەرێم پەیڕەو دەکات. بەغدا لێکۆڵینەوە لە چارەنووسی بەنزین لە هەرێم دەکات و دوو بژاردە دەداتە حکوومەتی هەرێم. یەکێتی پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا بەهێزتر دەکات و دەیەوێت نوێنەرایەتی خۆی لە ئەنقەرە بکاتەوە. بەغدا ستراتیژێکی نوێی بۆ کەرتینەوە دەست پێ کردووە کە ئامانجی بەهێزکردنی پێگەی ناوەندی خۆی و کامکردنەوەی کاریگەری بۆڕی نەوتی هەرێمی کوردستانە کە ئێستا بۆ هەناردەی نەوتی کەرکووک و کوردستان بەکاری دەهێنێت. لەو چوارچێوەیەدا حکوومەتی عێراق لەگەڵ کۆمپانیا زەبەلاحەکانی ئەمریکا وەک شێفرۆن و هالی بەرتۆن گرێبەستی بۆ لێکۆڵینەوە و دروستکردنی بۆڕیەکی نوێی ستراتیژی واژوو کردووە. ئەم پرۆژەیە نەوتی بەسڕە لە دوو ڕێگەوە دەگەێنێتە بەندەری جیهانی تورکیا و بانیاسی سووری. ئەم هەنگاوە تەنها بۆ کەمکردنەوەی پشتبەسم بە گەروی هورمز نییە کە لە ژێر دەستی ئێرانە، بەڵکو هەوڵێکی ڕاستەوخۆشە لە ڕێی کۆمپانیا ئەمریکیەکان بۆ کۆنتڕۆڵکردنی تەواوەتی دەواازە نەوتیەکان و لاوازکردنی پێگە و گرنگی بۆڕی نەوتی هەرێم. بەمەش بەغدا هەوڵ دەدات سەروەری دارایی خۆی بەسەر سەرجەم هەناردەکاراندا بسەپێنێت و پێگەی هەرێم لە هاوکێشەی وزەدا بە تەواوەتی لاواز بکات. پەرلەمانی عێراق باواژووی سەرۆکی پەرلەمان و بەشداریکردنی وەزیری نەوت لیژنەیەکی باڵای بۆ لێکۆڵینەوە لە چارەنووسی ئەو 50,000 بەرمیل نەوتی ڕۆژانەیەی کە دەدرێتە حکوومەتی هەرێم پێکێنا کە بۆ دابینکردنی بەنزینی پاڵپشتی کراوە. جوانڕۆ محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان ڕایگەیان لەو بڕەنەوتە ڕۆژانە زیاتر لە 3,500,000 لیتر بەنزین بەرهەم دەهێنرێت، بەڵام تەنها 1,900,000 لیتری بەنزین با نرخی 750 دینار دەگاتە دەساوڵاتیان. وتیشی بەغدا دوو بژاردەی خستۆتە بەردەم هەرێمی کوردستان، یان دەبێت نرخی بەنزین هاوتا بکرێت لەگەڵ ناوەڕاست و خواروی عێراق کە 450 دینارە، یان ئەو بڕەنەوتە بگەڕێندرێتەوە بۆ عێراق. یەکێتی هەنگاوەکانی بەرەواساییکردنەوەی تەواوی پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا خێرا کردووە و لە ئێستادا بەجددی کار بۆ کوژانەوەی یاگری ناکۆکیەکان و کردنەوەی نوێنەرایەتی خۆی لە ئەنقەرە دەکات. پێدانی پۆستی پارێزگاری کەرکووک بە پێکاتەی تورکمان وە سەرەتایەک بۆ توانەوەی بەستەڵەکی نێوان سلێمانی و ئەنقەرە بە جۆرێک ئەگەر بەرەو پێشچوونیەکان بەم شێوەیە بەردەوام بن، دوور نییە لە داهاتوودا تابلۆی نوێنەرایەتی تورکیا لە ناو جەرگەی سلێمانیدا هەڵبواسرێت. ئەم جم و جۆڵە دیبلۆماسیە کتوپڕەی یەکێتی لە کاتێکدایە کە ئەنقەرە تاوەکو ئێساش ڕێگە نادات حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی فەرمی نوێنەرایەتی خۆی لە ناو خاکی تورکیادا بکاتەوە.